خۆزگەم بەو کەسانە، خۆزگەم بەو کەسانە سەربازی ونن بۆ ئیسلام، خۆزگەم بەو کەسانە سەربازی ونن بۆ قیامەتی خۆیان. ڕەنگە لە زۆر موقعە تۆ خەڵک نەتناسێ، نەزانن چێی، وەکو پێویست هەستت پێ نەکەن، وەکو پێویست دەست نەگرنەوە بۆت. بەڵام گرنگە ئەوەیە ئەڵڵا ئەزانێت تۆ چی، ئەڵڵا ئەزانێ یعلەم السر وأخفى. خوای پەروەردگار نهێنی و ئاشکراکان لای ئاشکرایە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئەزیزان، خوای پەروەردگار لە قورئانە بە پێغەمبەر ئەفەرمێ صلى الله عليه وسلم ورسلا لم نقصصهم عليك. هەندێک لە پێغەمبەران هەن ئێمە بۆ تۆمان نەگێڕاوەتەوە بەسەر هاتیان. بۆیە لێرەوە دەرئەکەوێ إن جهل الناس فضلك فلا تبتئس يكفي أن الله تبارك وتعالى يعلم من أنت. هەر ئەوەنە کافیە ئەگەر خەڵکی تۆ نەناسن، فەزلی تۆ لەبیر بکەن، تۆیان پێ بێ پێویست بێ، نەزانن تۆ چی، خۆ کافیە ئەڵڵا ئەزانێت تۆ چی، هیچ نابێ مەویست بی. من پرسیارێ لە خۆم و تۆ ئەەکەم. کاتێک کە ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ لە غەزای نەهاوەند سائبی کوڕی ئەقڕەعی سەقەفی ناوی دیوانی جوندەکان ئەهێنێتەوە کە فلان کەس شەهید بووە بەناوبانگە، فلان کەس بەناوبانگە، فلان کەس بەناوبانگە. دوایی لە کۆتاییە کۆمەڵێ ناو هەن ئەڵێ ئەی ئیمامی عومەر بەڕاستی ئەمانە کەس نایان ناسێ، یعنی چۆن بڵێ خەڵکە بێ ناونیشانەکانن لە خەڵکیە. ئیمامی عومەر دەست ئەکاتە گریان و ئەفەرمێ جا قیمەتی چی ئەگەر نەزانێکی وەکو عومەر بە حاڵیان نەیان ناسێ، کافیە ئەڵڵا سوبحانە وتەعالە عەبدەکانی خۆی ئەناسێت. خۆشەویستان، 20,000 جەنگاوەر لە دیوانی جوندی هارونە ڕەشید ناوی خۆیانیان تۆمار ناکرد. یاون با کەس نەزانی، ئەگەر چوین بۆ غەزا و شەهید بووین با خەڵکی نەمان ناسێ. خۆزگەم بەو کەسانە، خۆزگەم بەو کەسانە سەربازی ونن بۆ ئیسلام، خۆزگەم بەو کەسانە سەربازی ونن بۆ قیامەتی خۆیان. خوا من پرسیارێ لە خۆم و ئێوەکەم، نوح عەلەیه السەڵات وەسەلام بەناسینی ئێمە ئەجر و پاداشتی زۆرە بێ؟ بەنەناسینی ئێمە بۆ ئەو پێغەمبەرانی کە ئەڵڵا سوبحانە وتەعالە لە قورئانە فەرمێ هەندێک لە پێغەمبەران بەسەر هاتیمان بۆ نەگێڕاویتەوە، ئایا لە ئەجر و پاداشتیان کەم ئەکا؟ نا بەخوای پەروەردگار نە ئەجر و پاداشتی نوح زیاد ئەکا بەناسینی ئێمە بۆ نوح، و نە ئەجر و پاداشتی ئەو پێغەمبەرانە عەلەیهیم السەڵات وەسەلام کە لە بەنی ئیسرائیلا ڕۆژی وا هەبووە حەملە کراوە بە دەیان پێغەمبەری نازداریان تیا شەهید کردووە. بۆیە خۆشەویستان، هەر کەسێک پێویستە لە لای خۆیەوە ئیعادە نەزەری نەفسی خۆی بکات. ڕەنگە لە زۆر موقعە تۆ خەڵک نەتناسێ، نەزانن چێی، وەکو پێویست هەستت پێ نەکەن، وەکو پێویست دەست نەگرنەوە بۆت. بەڵام گرنگە ئەوەیە ئەڵڵا ئەزانێت تۆ چی، ئەڵڵا ئەزانێ یعلەم السر وأخفى. خوای پەروەردگار نهێنی و ئاشکراکان لای ئاشکرایە. فبۆیە لێرەوە پێویستە بزانین داوەکەی نوح و سوورەتێکی بەناوەیە لە قورئانە کە ئەیناسین، و ئەو پێغەمبەرانشی کە نایان ناسین، و ئەو شەهیدانی کە لە نەهاوەند ئیمامی عومەر نەیانی ناسی، و ئەو شەهیدانشی کە وەها ئەیانی ناسی و ناوەکانیان بەناوبانگ بوو لە لای خوای پەروەردگار هەمویان مساوین، هیچ عەبدێک لەبیر ناکرێ. وما کان ربک نەسیە. داواکەم لە خوای پەروەردگار کە ئەڵڵا سوبحانە وتەعالە ڕەقیبە بەسەر ورد و درشتی کردەوەکانمان، ئەڵڵا هەموو شتەکانمان ئەبینێ، فەزحمان نەکا لەو عەبدانە بین کە ستری ئەڵڵا سوبحانە وتەعالە مەغرورمان نەکا، لەو عەبدانە بین کە سەربازێکی ون بین بۆ قیامەتی خۆمان، و ئیشکەن بۆ ئەو ڕۆژەی کە ڕۆژێک دێ لە قەرنێکی داهاتوە ئێمەش ئەبینە ئەرشیفی ئەوانەی کە هەروەک ئەوە وایە هەر نەناسرا بێتین. وەکو نمونەش ئێستاکە باپیرە گەورەکانی ئێمە کە ئەڕۆی بۆ نفوس سەیرەکەی چوارەم باپیرەت هەر ناوێکە و لە ناوانە و دانراوە لە ئەرشیفا. من و تۆش لە داهاتوە ئەگەر قیامەت دروست نەبێ ئاوا ئەبینە ئەرشیف. داواکەم لە ئەڵڵا سوبحانە وتەعالە ئێمە و ئێوە پارێزراو بکە، عاقیبەت خێرمان بکە، ماڵ و مناڵتان زیاتر هیدایەت بدا. و ئەمەش یەکەم دەرکەوتنە ئینشاءڵڵا لە شاری لیستەر بە ئیزنی خوا ڤیدۆ و شتی تازەتریش بڵاو ئەکەمەوە بۆ ئەوەی ئەوانەی کە ئێمەیان خۆشوێ ناو بەناو ئاگایان لێمان بێ و دوعای خێرمان بۆ بکەن. دوعاکانی ئێوە ئەو ئەژنۆیانەیە کە ئێمە پێ و ئێڕۆینە ڕێوە، لە دوعای خێر بێ بەشمان مەکەن. ئێمەش دوعای خێر بۆ ئێوەکەین. من هەر ئەوە ناڵێم، هەر کەسێک کە من ئەبینێ لە ڕێ ئەم ڤیدۆیەوە لە پشتی مۆبایلەکەیەوە ئەڵێم ئەستەودیع الله دینەکم و ئەماناتیکم و خواتیم ئەعمالیکم. خۆتان و ماڵ و مناڵتان و دین و ئیمان و عاقیبەتان بەخوای پەروەردگارە سپێرم. ئەڵڵا سپێراوەکان زایە ناکە. ئێوەش ئێمە لە دوعای خێر بێ بەش مەکەن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.